بەشی زانستی چاوەڕێی تەندروستی سمارت هەڵدەستێت بە کردنەوەی کۆرسی شارەزابوون لە هەنگاوەکانی ئەنجامدانی توێژینەوەی زانستی. لەم کۆرسەدا ئاشنا دەکرێت بە بنەماکانی چۆنێتی ئەنجامدانی توێژینەوەی زانستی لە یەکەم هەنگاوی دەستپێکردنت بە توێژینەوە کە بریتیە لە گەڕان بەنێو ئەدەبیاتی زانستیدا تا کۆتا هەنگاوی پرۆسی ئەنجامدانی توێژینەوەکەت کە بریتیە لە بڵاوکردنەوەی توێژینەوە زانستیەکەت. لەم کۆرسەدا کارامە و بەرچاوڕوون دەبیت لە بەدەستهێنانی کردیت لە خوێندنەکەتدا و پاش تەواوکردنی خولەکە بڕوانامە دەبەخشرێتە بەشداربووان و هەلی ناسینی بوارە جیاوازەکانت بۆ دەڕەخسێت و ئاشنا دەکرێت بە تەکنۆلۆژیا و ئەمڕاز و تەکنیکی نوێی ئەم بوارە. ئەم کۆرسە لە بەرواری 2025 دەست پێ دەکات. ناونیشان سلێمانی، تاوەری تەندروستی سمارت. ئەم هەلە لە دەستمەدە و ئێستا ناوت تۆمار بکە و بەشدار بە. سمارت وەرچەرخانە.